بڵێ ڕەنج تەوەرەکی دیکەی بەرنامەمان هەیە باس لە ڕۆلی سەرۆک مام جەلال دەکەین و گرنگیدانی سەرۆک مام جەلالە بەژنان دیارە لەم ڕوەوە لە دیدی سەرۆک مام جەلالەوە ژن نیوەی کۆمەڵگە و وەدایکی نیوەکەی دیکەشی بووە و بیر و بۆچوون و هزری سەرۆک مام جەلال هەمیشە ئەوەی خواستووە کە پشگیری لە مافەکانی مرۆڤ بکات و لە نێوی شانە مافەکانی ژنان کامیشە لەگەڵ خەباتی مەدەنی و سیاسی و ڕۆشنبیری و وەهونەری ژنان بوو و داوای لە ژنان کردووە کە خۆیان داوای مافەکانی خۆیان بکەن بە ئیمزاکردن بە خەباتی مەدەنیانە بە ڕێپێوان من پشگیری تەواوی داواکاری و مافەکانیانەکەین تایبەت بەم بابەتە لە ستۆدیۆی هەولێرەوە زۆر بەڕێز پەروین بابەکر ئەندامی سەرکردایەتێکێتی میوان دەبێت باس لە ڕۆڵی سەرۆک مام جەلال دەکات بۆ پشگیریکردنی ژنان خات و پەروین ئەم کاتت باش بێ سڵاوت لێبێ دەمانەوێت پێش هەر شتێک پەیامی بەڕێستان لە ساڵیادی کۆچی دوایی سەرۆک مام جەلال بگەێنیت ئەم کاتەی هەموو لایەکتان باش لە پێنجەمین ساڵیادی ماڵ ئاوایی مامدا سەیری ڕێز و نەوازش دادەنەوێنم بۆ گیانی پاکی مام و بۆ گشت شەهیدانی ڕێگەی ڕزگاری کورد و کوردستان لە پێنجەمین ساڵیاددا ئێمە پێویستە پەیمان دووبارە بکەینەوە کە هەموو ئەو شتانی کە مام دەیویست بۆ پێشکەوتنی کۆمەلگا پێشکەوتنی مشتەما پێشکەوتنی ژنان ئێمە پێویستە لێرەدا جێبەجێکەین و هەموو ئاواتەکانی بینینەدی لەبەرەوەی مام هەموو کاتێک وا بیری کردێتەوە کە کۆمەلگای مەدەنیم بەهۆی ژنانەوە پێش دەکەوێت کۆمەلگا نابێت بە کۆمەلگایەکی مەدەنی پێشکەوتو ئەگەر ژنان تێیدا پێشکەوتو نەبن و پێویستە ئێمە هەموو ئەو شتانی کە مام داوای لێ دەکردن کە هەموو شتی ڕاستەقینە و شتی ئەنی ئەمانە فاکتەر بوون هۆکار بوون بۆ پێشکەوتنی کۆمەلگا پێویستە ئێمە ئێستا بە زیاترەوە جێبەجێکەین و پێویستە ڕێڕەوی مامون نەکەین و ئەمە هەر بە قسە نەبێت هەر بە شیعار و دروشم نەبێت پێویستە بە حەقیقی و بە فیعلی ئێمە هەوڵدەین بۆ پێشکەوتنی کۆمەلگاکەمان پێشکەوتنی وڵاتەکەمان نەهێشتنی دیاردەکانی هەندێک دیاردەی خراپ کە کۆمەلگا بەرەو دواوە دەبات کە ژنان بەرەو دواوە دەبات پێویستە بە فیعلی ئێمە هەموو ئاواتەکانی هەموو داواکاریەکانی مام جێبەجێ بکەین. بڵێ پەریون خان سەرۆک مام جەلال هەمیشە لە هەموو بۆنەکانە تاکیدی لەسەر ئەوە ئەکردەوە کە پێویستە مافەکانی ژنان پارێزراو بن تەنانەت لە یەکێک لە قۆناغەکانی ژیانە کە ئەو کات پشگیریەکی تەواوی لەوە کرد کە یاسایەک دەربچێ یا چەند یاسایەک دەربچن سەبارەت بە پشگیریکردن لە ژنان و نەهێشتنی بابەتی فرێژنی کە تا ئێستاش ئەو یاسانە ڕۆڵیان هەیە لە کۆمەلگایە ئەتوانین لەو بارەیەوە تۆ چ پەیامێکت هەیە یاخود خوێندنەوەی ئێوە چیە بۆ ئەم لایەنەی کارکردنی سەرۆک مام جەلال سەرۆک مام جەلال هەموو کاتێک وا بیری دەکردەوە کە کۆمەلگای مەدەنی کۆمەلگا نابێت بە کۆمەلگایەکی مەدەنی پێشکەوتو ئەگەر ژنان تیایدا باڵا دەست نەبن و ئەو هەوڵی دەدا کە ژنان خۆیان داوای مافەکانیان بکەن ژنەکان دانەنیشن بە بێدەسەڵاتی داوای مافە ڕەواکانی خۆیان بکەن و لە سەردەمی مامدا چەند یاسایەکی زۆر گرنگ هەموار کرایەوە یەکێک لەو یاسایانە ئەوە بوو یاسای 59 هەروها یاسای ژمارە 62 لە مام بە هەوڵ و جوهدی مام هەموار کرایە و جێبەجێکرا لە یاسای 59دا کوشتن بە بیانووی شەرەفەوە پێش هەموارکردنەوەی ئەم یاسایە پێش دەرچوونی ئەم یاسایە هەر ژنێک کە ئەکوشرا بە بیانووی شەرەفەوە و حکومەکەشی زۆر حکومێکی کەم بوو بەڵام لە دوایی داوای لێ هات حکومەکەی هەمان حکومی کوشتن بوو بە هەموو بارەکانی تردا لەبەر ئەوە کوشتن بە بیانووی شەرەف کەم بۆەوە تەبعاً لە پێشودا لە پێش لە هەموارکردنەوەی ئەم یاسایەدا ژنان دەشکوژران بۆ تۆمەتی شەرەفیشیان دەدرایە پاڵ بەڵام دوای ئەوە خۆشبەختانە ئەمە چارەسەر کرا هەروەها یاسای ژمارە 62 کە یاسای فرەژنی زۆر تەحدید کرا فرەژنی ینی وای لێ هات کە ئەبێت زۆر ینی پێویست بێ اینجا پیاوێک دەتوانێت ژنی دووەم بێنێت کە لە پێشدا دەرگا کراوە بوو بۆ پیاوان کە چەند ژن بهێنن بەڵام یاسای فرەژنیش هەر دەرچوو کە بە یاسای ژمارە 62 ئەمانە هەمووی بە جوهد و زۆری و هەوڵدانی جەنابی سەرۆک مام جەلال بوو و ڕاستە ڕێکخراوەکانی ژنانیش کاری باشیان کرد لەو بوارەدا
بەڵێ خات و پەروین دیارە سەرۆک مامجەلال هەمیشە جەختی لەوە کردوێتەوە کە پێویستە ژنان هاوشانی پیاوان لە کای سیاسی بەشدار بن و ڕۆڵیان هەبێت لە کای سیاسیدا تا ئاستی باڵا ئەم هەوڵی سەرۆک مامجەلال بۆ ئێستی یەکێتی نیشتیمانی کوردستانیش تا چەندە ڕەنگی داوەتەوە هەوڵی جەنابی مام بوو کە وای کرد لە کۆنگرەی پێشووتردا کە ڕێژەی ژنان بۆ سەرکردایەتی لە 120 کەمتر نەبێت و لە 120ەکە چەسبە و لە دواییدا لە 125 چەسبە ئەنی کەواتە ژنان هاتن ناوکایی سیاسیەوە هەرچەندە مام حەزی دەکرد کە ژنان خۆیان هەوڵ بدەن ئەمە بە یاسا نەکرێت بەڵام لە کۆمەلگایەکی وەکو ئێمەدا پێویستە یەکەم جار بە یاسا بچەسبێت بە یاسا تەسبیت بکرێت کە ژنان لەوەندە کەمتر نەبن دوای ئەوە ئەتیادی ژنانی بەتوانە و بەهێز هەڵبژێرێت و بێنە ناوکایی سیاسیەوە و مام حتا لە کاتی شۆڕشیشدا لە دەرەوە لە کاتی پێشمەرگایەتیدا ئەمان ڕێکخراوی ژنانی کوردستان دامەزرا کە ئەم ڕێکخراوەیەکێک بوو بەڵێ زۆر سپاس بۆ خات و پەروین بابەکراغا یەکێتی ژنانی کوردستان کە یەکێک بوو لە ڕێکخراوە هەرە چالاک و چوست و چالاکەکان لە کاتی خۆیدا ئەمە بە هەوڵ و جوهدی مام و هەروەها چەند ژنێکی زۆر بەتوانە و بە قابلێت ڕێکخرا تەبانەوە ڕێکخراوە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز پەروین بابەکراغا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ بەشداریکردنی بەڕێزت